درێنگ خۆشۆردن ئەڵێن خراپە و ئەو شتانە، ئەو شتە ڕاستە؟ تەنها لە کاتی مەغریبانە، لە کاتی مەغریبانە باشە، ئەو کاتی کەوا خۆر ئاوا بێوەها بەرەو عیشا ئەڕوا ئەو منتیقەیە ئەو کاتە خۆتان مەشۆر. ئەگەر خۆشتان بشۆرن کە چوونە ناو ئەو شوێنەوە پەنا بگرن بەخوای پەروەردگار لە هەموو شێطانێک لە هەموو جنۆکەیەکی خراپ ئەعوذ بالله من الشیطان الرجیم بکەن. کاتی ئاوتان ڕشت، ئاوی گەرمتان ڕشت، بسم الله بکەن. وەڵام مامۆستاگیان من بیستو ماڵن دوای 12 شەو ئەوانە خراپە خۆشۆردن دوێنێژە و ئافرەتە قسەی کەروتی لە خەنە بەندانم شەو درنگ خۆم شۆردە زۆر ترسام ڕاستیەکەی. تەنانەت حتا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مناڵەکانتان مێڵن لە دەمە و مەغریبە کاتێک کە خۆر ئاوا بێتها خەریکە بەرەو مەغریبەچە ئەفەرمێ مناڵەکانتان بهێننەوە بۆ ماڵەوە با لەو کۆڵان نەبن، چکە لەو کاتەیە شەیاطین بەڵاوە ئەکات. بۆیە زۆر جار کە مناڵ